سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش دیارە بەپێی ئەو پلانانی کە دیاری کرابوو بۆ بەڕێوەچوونی ڕۆژانی کۆنگرە ئەمڕۆ سێم ڕۆژ و کۆتا ڕۆژی بەڕێوەچوونی کۆنگری پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە شاری سلێمانی دیارەوە ئامادەکاریانی کە کراون و لە کۆتا ڕۆژدا یەکێتی و گۆڕانکاریانی هەیە کە دەکرێت لە کۆتا ڕۆژی کۆنگرەدا چین و باز لە چی دەکرێت هەڵبەت ئەمڕۆ کاری دوو لیژنە کە لە کۆی ئەو شەژ لیژنەی کە لە ڕۆژی یەکەمی کۆنگرەدا واتە لە دانیشتنی دووەمی ڕۆژی یەکەمدا دیاری کرا لە دوایەوەی کە سەرۆکەڵ بژێردرا شەژ لیژنە دیاری کرا بۆ بەڕێوەچوونی کارەکانی کۆنگرا و دوێنێ لە دانیشتنی یەکەمی لیژنەکاندا ئەم شەژ لیژنە ئەندامانی کۆنگرەدا بەش بوون بەپێی پسپۆڕێتی خۆیان یاخود هەر ئەندامێکی کۆنگرە مافی بەشداریکردنی لە دوو لیژنەشدا هەبوو کارەکانیان ڕایی کرد گفتوگۆ لەسەر کۆمەڵێک بابەت کراکە بکرێتە پەیڕۆ و پرۆگرامی داهاتووی یەکێتی دیارە راپۆرتی شەژ لیژنە دەنگی لەسەردرا لە دانیشتنی دووەمی کۆنگرەکە دوێنێ لە ڕۆژی دووەمدا بەڕێوەچوو لە دوای کاتژمێر سێوە سی دوانیۆڕۆ بەڕێوەچوو چوار راپۆرتی چوار لیژنە دەنگی لەسەردرا و دوو راپۆرتمانەوە کە راپۆرتی پێشمەرگە و لیژنەی پێشمەرگە و لیژنەی پەیڕەوی ناوخۆی یەکێتیەکە کارەکانیان بۆ ئەمڕۆ دواخزوە تا سێم ڕۆژی کۆنگرا کە دیارە ئەمڕۆ ئەم دوو لیژنەیە راپۆرتەکانیان دوایەوەی کە گفتوگۆی لەسەر دەکرێت دەنگی پێویست دەخرێتە دەنگدانەوە کە دەنگی لەسەر بردرێت و ئەو گۆڕانکاریانی کە ئەمڕۆ لە دوای ئەم ڕببورن لە دوای راپۆرتی ئەم دوو لیژنانەش ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵدەبژێرێت لە دوایەوەی کە واتە لە لیژنەی پەیڕەوی ناوخۆ کاتێک کە دەنگی پێویستی هێنا کە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ئەوسی ئەنجومەنی کە لەناو ڕژنووسەکەدا دیاری کراوە لە پەیڕەودا دەنگی لەسەر دەدرێت لە دوای ئەوەوە ئەنجومەنی سەرکردایەتی یاخود دەرگای خۆپاڵاوتن بۆ ئەندامانی کۆنگرە دەکرێتەوە کە خۆیان هەڵبژێرن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دیارە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لێرە هەڵدەبژێردرێت و لە دوایەوە بڕیار وایە تاوەکو ئێستا پێ و زانیارانی کە لە بەردەستی ئێمەیە سەرەتای هەفتەی داهاتوو دیاری دەکرێت بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی جایە لە شاری سلێمانی یاخود لە خەڵاتچوالان کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی لە دوای کۆنگرەیەکەم کۆبوونەوەی خۆی ساز دەکا و تێیدا ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی هەڵدەبژێردرێت و ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتیش بە هەمان شێوە دەستی کارگێڕی ئەم حیزبە هەڵدەبژێرن و بڕیار دەدرێت بە هەڵبژاردننی ئەنجومەنەکەی تریش کە ئەنجومەنی پاراستن و بەرژەوەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە دوای ئەمەش سەرۆکی یەکێتی ئەنجومەنی پشتیوانی یەکێتی ئەنجومەنی پشتیوانی دیاری دەکات کە ئەمە ڕاستەوخۆ لایەن سەرۆکی یەکێتیەوە دیاری دەکرێت بۆ گرنگیدان و سەرپەرشتیکردنی ئۆرگانانەیە کە لە بواری ژنان و گەنجان و لاواندا بۆی کە بتوانن زیاتر پەرە بەم بوارە بدەن لە ناو یەکێتیدا و سەرکردایەتی داهاتوو یەکێتی لەسەر بنیاد بنێنەما وەکو خۆیان باسی لێوە دەکەن دەمەوێت باز لەوە بکەم کە دوێنێ گفتوگۆ و مشتومڕی تونتە بۆ لە نێوان ئەندامانی کۆنگرەدا لە نێوان تیمی وزاری تیمی حکوومەت و تیمی حیزبی ئەم حیزبا کە تیمی حیزبی پێشنیاریان کردووە باسییان لەوە کردووە کە نابێت تیمی حکوومەتی یەکێتی ئەوانەی کە پۆستی حکومیان هەیە لە ناو حکوومەتدا بە هەمان شێوە بەشدار بن لە خۆپ هەڵبژاردن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکە دیارە ئەمەش مشتومڕی دروست کردووە لە نێوان تیمی حیزبی و تیمی حکومی حیزبەکەدا و تیمی حکومی ناڕزایەتیان دەربڕێەوە و دەیانەوێت لە ڕێگەی کۆمەڵێک بەرگە و بڕیارەوە لە ناو پەیڕەودا مشتومڕی و گفتوگۆی لەسەرکەن و ببێ بە بڕیار بەڵام بەشداری نەکردنی یاخود ئەوانەی کە تیمی حکوومەتن و ناتوانن بەشدار بن لە خۆ هەڵبژاردن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکە دیارە یەکێکە لە بڕیارەکانی ڕژنووسی پەیڕەوی ناوخۆ یەکێتی کە بڕیارە ئەمڕۆ لە لیژنەی پەیڕەودا دەنگی لەسەر بدرێ و ئەگەر بە زۆرینی دەنگی هێناوە پەسەند دەکرێت و بە هەمان شێوە ئەو ئەندامانی کە ئەو کەسانی کە پۆستی حکومیان هەیە یاخود پەرلەمانتارن لە ناو حکوومەت پەرلەمانی کوردستان یاخود عراقیش بە هەمان شێوە مافی خۆڵبژاردنیان بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نابێ و ئەوانەی کە لە دیاتین و کەسانی کە مافی ئەویان نابێت کە خۆیان هەڵبژێرنەوە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکە ئەوانیش خالید شوانی وەزیری دادی عێراق و حەمە سەعید وەزیری ڕۆشنبیری هەروەها دابان شەدەڵا جێگری فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و دکتۆر دارا ڕەشید وەزیری پلاندانان هەروەها فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوە ئیداری هەرێم و بێگەر تاڵەبانی وەزیری کشتوکاڵ هەروەها دکتۆر عەزەت سابرە کە بریکاری وەزیری نەوتی عێراقە کە ئەمانە مافی خۆڵبژاردنەوەیان نییە بۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی تاوەکو ئێستا بەپێی ئەو بڕیاری کە هەیە و لە ڕژنووسدا بۆ پەیڕەوی ناوخۆی یەکێتی دیاری کراوە ئەگەر دەنگی پێویست
بێنرێ و پەسەند دەکرێت ئەمانە مافی خۆڵبژاردنیان نابێ بۆ ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی لە بەرەوەی پۆستی حکومیان هەیە بەڵام بەپی بڕیارەکە بێت کە لەناو ڕژنووسدا دیاری کراوە باز لەوە دەکرێت کە ئەوانەی کە پۆستی سیادیان لەناو حکوومەتدا هەیە ئەم بڕیارە نایەنگرێتەوە تا مافیان هەیە لەناو ئەنجومەنی سەرکردایەتیدا خۆیان هەڵبژێرن ئەوانیش هەرێک لە شێخ جعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێم وە قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتەکە ئەمانە دەتوانن و مافیان هەیە لەناو بۆ ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی خۆیان هەڵببژێرنەوە تاوەکو ئێستا ئەمانە ئەو بابەتە بۆ یاخود ئەو بڕیارە بۆ کە یەکێک لە بڕیارەکان لەناو ڕژنووسدا و بەپی لەناو پێڕەوی یەکێتیدا دیاری کراوە ئەمە گفتوگۆ و مشتومڕی لە نێوان لایەنی یاخود تیمی حکومی و تیمی حیزبی لە کۆنگرەدا دروست کرد و مشتومڕی زۆری لەسرە و چاوەڕوان دەکرێت ئەمڕۆ لەگەڵ دانیشتنی یەکەمدا کە بڕیار وایە کەمێکی تر دەست پێ بکات ئەمانە بە دیالۆگ و گفتوگۆ لەناو خۆیاندا چارەسەری بکەن و ئەمە کۆی و زانیارانەیە کە بڕیار ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی لە یەکەم دانیشتنی بەڕێوەچوونی سێم ڕۆژی کۆنگری پێنجەم یەکێتیدا ئامادە بکرێت یاخود گفتوگۆی لەسەر بکرێت و لە دوایەوەی کە پەیڕە و وەکوتم دەنگی لەسەردرا ئەوە دەرگای خۆپاڵاوتن بۆ ئەندامانی کۆنگرە دەکرێتەوە بۆی کە بتوانن خۆیان هەڵبژێرن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی پێک بێنرێت و لە سەرەتای هەفتەی داهاتوودا بە هەمان شێوە دەستەی کارگێڕی و مەکتەبی سیاسی ئەو دوو ئەنجومەنی ترکە ئەگەر بێت و لێرە دەنگی لەسەر بدرێت و پەسەند بکرێت بە کۆی زۆرینی دەنگی ئەندامانی کۆنگرە ئەوە دوو ئەنجومەنەکەی تریش بە هەمان شێوە لە هەفتەی داهاتوودا هەڵدەبژێردرێت.